پاڵەوانێکی جیهانی مارڤڵ کە هێزی خواوەندە کۆنەکانی میسری هەیە، چیرۆکێکی جیاواز و ناوازەی نوێترین زنجیرەی مارڤڵ بە ناوی مون نایت سوارچاکی مانگ. بینەری بن و چێژی لێوەربگرن با دەست پێ بکەیت. زنجیرەکەمان بە دیمەنی پیاوێک دەست پێ دەکات کە خەریکە خواردنەوەیەک دەخواتەوە و دوای تەواوبوونیشی پەرداخەکە دەخاتە نێو پارچە قماشێکەوە و پارچە پارچەی دەکات. پاشماوەی پەرداخەکەش دەخاتە نێو پێڵاوەکانیەوە و لەپێی دەکات. پاشان ستیڤن گران دەبینین کە لە خەو هەڵدەستێت و کەلەپچەیەک لە قاچی دەکاتەوە و دەبینین سیسەمەکەی بەلەم دەورەدراوە. اینجا خواردن بە ماسیەکەی دەدات و لە هەمان کاتیشدا خەریکە نامەی دەنگی بۆ دایکی دەنێرێت. دوای ئەوە بە پاس دەچێتە سەر کارەکەی لە مۆزەخانەی بەریتانیا کە تایبەتە بە کەلەپورەکانی وڵاتی میسری کۆن. لەوێ باسی مێژوشتەکان بۆ کچێکی بچووک دەکات، بەڵام سەرۆکەکەی کە ناوی دۆنایە دێت و قسەکانی پێدەبڕێت. هەروەها پێی دەڵێت کاری تۆڕی نیشاندەری گەشتیاری نییە، بۆیە خەریکی فرۆشتنی دیاریەکانت بە. یەکێک لە هاوکارەکانی ستیڤن دێتە لای و پێی دەڵێت خۆ هێشتا لەسەر بڕیارەکەی خۆمانین کە سبەی کاتژمێر حەوتێکتر ببینین. بەڵام ستیڤن نازانێت چ باسە و پێی وایە کە ئەو داوای ژوانی لێ دەکات. لە دوای تەواوبوونی دەوامیش ستیڤن باسی هەندێک لە شتە مێژوویەکانیان دەکات بۆ دۆنا و دەڵێت لە مۆزەخانەکەدا وێنەی 7 خواوەندی دێرینی میسر هەیە، بەڵام لە ڕاستیدا 9 خواوەند بوون. دۆنا گوێ لێ ناگرێت و پێی دەڵێت باشترە بە دیاری فرۆشتنەکەی خۆتەوە سەرقاڵ بیت. دوای ڕۆشتنی لە مۆزەخانەکە ستیڤن لەگەڵ پیکەرێک لەسەر شەقامەکە دادەنیشێت، باسی کێشەکانی خۆی بۆ دەکات کە لە کاتی خەودا دەڕوات و ناتوانێت چارەسەری ئەوە بکات. ستیڤن دەگەڕێتەوە ماڵەوە و لم لە دەوری سیسەمەکەی دەڕێژێت، دەرگاکان قفڵ دەدات و قاچیشی بە سیسەمەکەوە دەبەستێتەوە. پاشان گوێ لە بۆدکاستێک دەگرێت سەبارەت بە ئاگاهێشتنەوەی مێشک. لەو کاتەی گوێ لە بۆدکاستەکە گرتووە لەپڕ خۆی لە شوێنێکی سەوزایی دەبینێتەوە و هەز دەکات شەویلگەی ئازاری پێگەیشتووە. گوێ لە دەنگێکە پێی دەڵێت دووبارە بخەوێتەوە، ئەویش تێناگات چی ڕوودەدات. دەنگەکەش دەڵێت دووبارە گەمژەکە جڵەوی لەدەستە. پاشان ستیڤن خاڵخاڵۆکەیەکی زێڕین لە گیرفانی دەردەکات و شتێک لە پشتیوە لێی نزیک دەبێتەوە، بەڵام کاتێک سەیری دواوە دەکات هیچ نابینێت. لەپڕ پاسەوانەکانی قەڵاکە تەقەی لێ دەکەن و شوێنی دەکەون. دەنگەکەش پێی دەڵێت ڕابکات بەرەو شارەکە. لە شارەکەدا کەسێک دەبینین بە ناوی هارۆ کە لەلایەن خەڵکەکەوە پێشوازی لێ دەکرێت و بە خەڵکەکە دەڵێت کاری ئەوان ئەوەیە زەوی وەکو بەهەشت لێ بکەن. اینجا دەپرسێت کێ دەیەوێ یەکەم کەس بێت. کەسێک دێتە پێشەوە و هارۆ گۆچانەکەی دەخاتە نێوان دەستەکانیەوە، هەروەها بە ناوی ئامێتی خواوەندی مەرگی میسریەکانەوە دادگایی دەکات. تاتۆی تەرازوێک لە دەستی هارۆدا دەجوڵێت تا هاوسەنگ دەبێتەوە، بەوەش ڕای دەگەێنێت کە ئەو کەسە کەسێکی باشە و باوەشی پێدا دەکات. پاسەوانەکان هەر بە دوای ستیڤنەوەن و هارۆش بە خەڵکەکە دەڵێت کە ناوی ئارتەرە. ئافرەتێک دێت و داوا لە ئارتەر دەکات دادگایی بکات، بەڵام تەرازوەکە ناهاوسەنگ دەبێت و ڕەنگی دەگۆڕێت بۆ سوور. ئارتەر داوای لێبوردن لە ئافرەتەکە دەکات چونکە دادپەروەری ئامێتی بەسەردا جێبەجێ دەبێت. ئافرەتەکە لە پڕ دەکەوێت بە زەویدا و دەمرێت. پاشان سەربازەکان بە ئارتەر ڕادەگەێنن کە ستیڤن لەوەیە. ئارتەریش بە شێوازی میسری کۆن داوا لە خەڵکەکە دەکات کڕنوش ببن، بەوەش ستیڤن ئاشکرا دەبێت. ئارتەر ستیڤن وەکو بەکرێگیراوێک دەناسێنێت، بەڵام ستیڤن دەڵێت من ناوم ستیڤن گرانتە و لە مۆزەخانەی بەریتانیا کار دەکەم. ئارتەر داوای خاڵخاڵۆکەکەی لێ دەکات، بەڵام دەنگەکە ڕێگری لێ دەکات کە پێی بدات. تاوای لێدێت جڵەوی دەستەکانی خۆی پێ ناکرێت. پاشان خەڵکەکە ستیڤن دەبن و دەیانەوێت خاڵخاڵۆکەکەی لێوەربگرن. لەپڕ بەرچاوی تاریک دەبێت و کاتێک چاوی دەکاتەوە دەنگەکە دەڵێت دووبارە گەمژەکە گەڕایەوە. ستیڤن لە ناوەڕاستی خەڵکەکە وەستاوە و خوێن بەدەستیەوەیە. کەسەکانی چواردەوریشی هەمویان بێهۆشکەوتون و ئەویش خاڵخاڵۆکەکەی پێیە. ستیڤن دەچێتە نێو بار هەڵگرێکەوە و ڕادەکات. پیاوەکانی هارۆویش شوێنی دەکەون. لەو کاتێک خەریکە دەیگرن دووبارە بەرچاوی ڕەش دەبێتەوە و کە چاوی دەکاتەوە دەبینێت ئەو کەسەی دەویست بیکوژێت مردووە و ئەمیش چەکێکی بەدەستەوەیە. لەو کاتەی تەنها یەک ئۆتۆمبیل ماوە و دوو کەس بەچەکەوە بەرەو ڕووی ستیڤن دێن. لەپڕ کۆمەڵێکدار بەردەبنەوە و دەکەون بەسەر ئەو دوو کەسەدا. ستیڤنیش بە سەلامەتی لە جێگەکەیدا خەبەری دەبێتەوە. پاشان دەگەڕێتەوە سەرکارەکانی ڕۆژانەی و بیری دەکەوێتەوە کە ژوانێکی هەیە، هەر بۆیە خۆی دەگۆڕێت و دەچێتە چێشخانەکە، بەڵام هاوکارەکەی دەرناکەوێت. هەر بۆیە ستیڤن پەیوەندی پێوە دەکات، بەڵام پێی دەڵێت 2 ڕۆژ لەمەوبەر ژوانمان هەبوو نەک ئێستا، وەچیتر پەیوەندیم پێوە مەکەوە. ستیڤنیش لە کارمەندەکە دەپرسێت ئاخۆ چ ڕۆژێکە؟ ئەویش دەڵێت ئەمڕۆ یەکشەممەیە، واتە 2 ڕۆژ بەسەرکاتی ژوانەکەی تێپەڕیوە. ستیڤن بەسەر لێ شێوای و خەمباریەوە دەگەڕێتەوە باڵەخانەکەی و خواردن دەداتە ماسیەکەی، بەڵام هەندێک لە خواردنەکەی لێ دەکەوێت و کاتێک دەیوێ هەڵی بگرێتەوە شتێکی نامۆ دەبینێت لەسەر زەویەکە. شوێنێکی شاراوە دەکاتەوە و تێیدا کلیلێک و مۆبایلێک دەدۆزێتەوە. دەبینین چەندین پەیوەندی بۆ هاتووە لە کەسێکەوە بە ناوی لەیلا. پەیوەندی پێوە دەکات و لەیلا سەری دەسوڕمێت کە دوای ئەو هەموو مانگە زیندووە. هەروەها بە ناوی مارک بانگی دەکات. لەپڕ پەیوەندیەکە دەپچڕێت و کەسێک بانگی ستیڤن دەکات. هەروەها پێی دەڵێت پێویستە بوەستیت. ڕووناکیەکان هەڵدەبن و دەکوژێنەوە. ستیڤنیش لە ترسا بەرەو بەرزکەرەوەکە ڕادەکات. لە نهۆمی دووەم بوونەوەرێکی نامۆ دەبینێت کە بەرەو ڕووی دێت و لەو کاتەشی ڕوبەڕووی دەبێتەوە لە ناو پاسێکدا خەبەری دەبێتەوە. هەمووان سەیری دەکەن.
لەپڕ ئەو بوونەوەرە لەسەر شەقامەکە دەبینێت. پاشان لە کاتی دابەزینی ئارتەر دەبینێت لە نێو پاسەکەدا و بۆی دەردەکەوێت کەوابوونی هەیە. ستیڤن دەچێتە مۆزەخانەکە و لەوێ ئارتەر دەبینێت. ئارتەر باسی خوداوەند ئامێتی بۆ دەکات، پێی دەڵێت کەوا ئامێت بڕیار لەسەر ژیانمان دەدات، تەنانەت لەسەر ئەو داهاتوەشمان کە ناتوانین ببینین. هەروەها دەڵێت کەوا خوداوەندەکانی تر ناپاکیان لە ئامێت کرد و زیندانیان کرد، ئەگی نادەیتوانی ڕێگری لە زۆربەی کارە خراپەکانی مرۆڤایەتی بکردایە. دەشڵێت کەوا ئەڤەتارەکەی خۆی ناپاکی لە ئامێت کرد کە دواتر ڕوون دەبێتەوە ئەڤەتار چییە. پاشان گۆچانەکە دەخاتە نێو دەستەکانی ستیڤنەوە و دەبینێت تەرازوەکە بە بەردەوامی دەجوڵێت. ئەوەش واتە پشەویەکی زۆر لە مێشکیدایە. لەو کاتەدا دەرگاکان دەکرێنەوە و ستیڤن ڕادەکاتە دەرەوە. لە کۆتایی ڕۆژەکەدا ستیڤن دەیەوێت بڕواتەوە ماڵەوە، لە پڕگۆی لە دەنگێک دەبێت و بە دوای دەنگەکەدا دەگەڕێت. لە ناکاو بوونەوەرێکی سیر و سەمەرە شوێنی دەکەوێت. ستیڤنیش لە ئاوێنی دەستشۆرەکەدا کەسایەتێکی دیکەی خۆی دەبینێت کە پێی دەڵێت جڵەوی بداتە دەست تا هەموو شتێک چارەسەر بکات. ستیڤن ڕازی دەبێت و کەسایەتەکەی تر جڵەو دەگرێتە دەست و هێرش دەکاتە سەر بوونەوەرەکە. ئەوەندەی لێدەدات تاکو بوونەوەرەکە لە ناو دەبات. ئەو کەسەر جلێکی سپی کڵاوداری لەسەر و ناویشی مون نایتە یاخود سوارچاکی مانگ. لە ئەڵقەی دووەمدا دەبینین ستیڤن لە خەو هەڵدەستێت و دەچێتە سەرکارەکەی. لەوێ دەبینێت خەریکن پاشماوەی وێرانکاریەکانی شەوی ڕابردوو چاک دەکەنەوە. داوا لە پاسەوانەکە دەکات کە تۆماری کامێراکانی پیشان بدات. دەستنەژووری کامێراکان و ستیڤن پێی دەڵێت لەوانەیەشتی زۆر نامۆ ببینی لەو تۆمارەدا، بەڵام لە ڤیدیۆکەدا تەنیا ستیڤن دەردەکەوێت کە لە شتێکی نامۆ ڕادەکات. پاشان مارک دەبینێت کە سەیری کامێراکە دەکات. ستیڤنیش دەڵێت ئەو کەسە من نیم. بەرپرسانی مۆزەخانەکە بە کارەکەی ستیڤن دەزانن و پێیان وایە نەخۆشی دەرونی هەیە، هەر بۆیە سکاڵای لەسەر تۆمار ناکەن و لە کارەکەی دەری دەکەن. لە کۆتاییدا ستیڤن شوێنی ئەو لۆکەرە دەدۆزێتەوە کە کلیلەکەی لابوو. کارمەندەکە دەیباتە ژوورەکە و دەبینێت ژوورەکە وەک ئەوە وایە پێشتر کەسێکی تێدا ژیابێت. لەوێدا جانتایەکی پڕ لە پارە دەدۆزێتەوە لەگەڵ پاسپۆرتێکی ساختە کە لی نووسراوە مارک سپێکتەر. هەروەها خاڵخاڵۆکەکەش دەدۆزێتەوە. خاڵخاڵۆکەکە هاوشەوی قیبلە نمایەکە، بەڵام ڕوو ناکاتە باکوور، بەڵکو بەرەو ڕووی شتێکی تر دەڕوات. لەو کاتەدا مارک قسە دەکات و داوای لێبوردن لە ستیڤن دەکات. پێی دەڵێت نەدەبوو هیچ کام لەمانە ببینی. هەروەها پێی دەڵێت ژیانت لە مەترسیدایە و پێویستە ڕێگەم بدەیت جڵەوت بکەم. بەڵام ستیڤن هاواری بەسەردا دەکات و دەڵێت تۆ کێیت؟ مارکیش دەڵێت من خزمەتی خواوەندی ماک دەکەم کە ناوی کۆنشووە، واتە ئەڤەتاری کۆنشوم. کارەکەمان بریتێ لە پاراستنی بێدەسەڵاتان و جێبەجێکردنی دادپەروەری کۆنشوو بەسەر ئەوانەی ئازاریان دەدەن. هەروەها مارک و کۆنشوو ڕێکەوتنێکیان کردووە کە هەرگیز ستیڤن لەو کارانە تێوە نەگلێنن، بەڵام ستیڤن باوەڕ بەو شتانە ناکات و دەڵێت ئەو شتە نایاساییانە دەبەمە لای پۆلیس. لەو کاتەی لە ژوورەکە دەردەچێت کۆنشوو لە ڕاڕەوەکەدا چاوەڕوانێتی و شوێنی دەکەوێت. هەروەها پێی دەڵێت ئەو شتانە بگەڕێنەرەوە، بەڵام ستیڤن بەگوێی ناکات و دەچێتە سەر شەقامەکە. لەوێ ئافرەتێک دەبینێت کە بۆمان دەردەکەوێت لەیلایە. دوای کەمێک لە قسەکردن لە ڕێگەدا دەزانین کە مارک و لەیلا هاوسەری یەکترن. کاتێک دەگەنە خانوەکەی ستیڤن دەیەوێت خاڵخاڵۆکەکە پیشانی لەیلا بدات، بەڵام مارک هاواری بەسەرتا دەکات و دەڵێت بەو شێوەیە ژیانی لەیلا دەکەوێتە مەترسیەوە. ستیڤن دەوەستێت، بەڵام لەیلا هەر سەیری نێوجانتاکە دەکات و خاڵخاڵۆکەکە دەدۆزێتەوە. لەیلا دەیزانی کە خاڵخاڵۆکەکە بۆچی بەکاردێت. خاڵخاڵۆکەکە بەرەو گۆڕی ئامێت دەڕوات. لە کاتی قسەکانیاندا لەپڕ لە دەرگا دەدرێت و دوو ئەفسەری پۆلیس دێنە ژوورەوە. بەو ناوەدا دەگەڕێن، بەڵام لەیلا لەوێ نەماوە. لەوێدا جانتا پڕ لە پارەکە و ناسنامە ساختەکە دەدۆزنەوە. هەر بۆیە ستیڤن دەستگیر دەکەن و لەگەڵ خۆیانی دەبن. لە ڕێگەدا بە دوای ناوی مارک سپێکتەردا دەگەڕێن. بۆیان دەردەکەوێت کە مارک داواکراوێکی نێودەوڵەتیە و پێشتر لە میسر لەگەڵ هاوکارەکانی کۆمەڵەیەکی تەواوی شوێنەوەرناسییان کوشتووە. دواتر دەردەکەوێت کە ئەو جوانە بەڕاستی پۆلیس نەبوون و کاریان بۆ هارۆ دەکرد. مارک لە ئاوێنەکەدا داوا لە ستیڤن دەکات لاشەکەی پێ بدات، بەڵام ستیڤن ڕەتی دەکاتەوە. هارۆ دێت و شارۆچکەکە پیشانی ستیڤن دەدات. پێی دەڵێت ئەم شارە بەهۆی دادپەروەری ئامێتەوە بۆ شێوەیە پارێزرا و سەلامەتە. ستیڤن لەو کاتەدا چاوی بە کۆنشوو دەکەوێت، بەڵام هارۆ پێی دەڵێت مترسە، ناتوانێت هیچت لێ بکات. بۆمان دەردەکەوێت کە هارۆ پێشتر ئەڤەتاری کۆنشوو بووە و دواتر لە دەستی ڕزگاری بووە. هارۆ دەڵێت دادپەروەری کۆنشوو دوای ڕوودانی تاوانەکە دێت، بەڵام ئەرکی ئێمە گەڕانەوەی ئامێتە کە پێش ڕوودانی هەر خراپەکاریەک سزای کەسەکە دەدات. بەو شێوەیەش دەتوانین جیهانێکی باشتر دروست بکەین. پاشان هارۆ داوای خاڵخاڵۆکەکە لە ستیڤن دەکات، بەڵام ستیڤن دەڵێت لام نییە. هارۆیش باوەڕ ناکات و ئەو گۆچانەی پیشان دەدات کە هێزی ئامێتی تێدایە و دەڵێت ناچارم مەکە بە شێوازێکی تر مامەڵەت لەگەڵدا بکەم. لە پڕێکدا لەیلا دەردەکەوێت و خاڵخاڵۆکەکەشی لەلایە. پێش ئەوەی بیداتە هارۆ بە ستیڤن دەڵێت بانگی جلەکە بکە، بەڵام ستیڤن لی تێناگات و نازانێت مەبەستی چییە. هەر بۆیە لەیلا خاڵخاڵۆکەکەی پێدەدات و ڕادەکەن. هارۆش گۆچانەکەی بەکاردێنێت و دووبارە ئەو بوونەوەرە دەنێرێت بە دوای ستیڤندا تاکو خاڵخاڵۆکەکەی لێ بسەنێت. لەیلا و ستیڤن لە ژوورێکدا خۆیان دەشارنەوە. لەیلا پێی دەڵێت تۆ ناوت مارکە و
جلێک هەیە کە بەکاری دەهێنی. لەو کاتەدا بوونەوەرەکە دێتە ژوورەوە و ستیڤن لە پەنجەرەکەەوە هەڵدەداتە خوارەوە. ستیڤنیش بە ناچاری بانگی جلەکە دەکات، بەڵام جلەکە هیچی لە جلەکەی مارک نەدەچوو. دووبارە بوونەوەرەکە دێتەوە و ستیڤنیش لەگەڵی بەشەڕ دێت، بەڵام کەسی دیکە ناتوانێت بیبینێت. لە کۆتاییدا ستیڤن ناچار دەبێت لاشەی بداتە مارک، چونکە چیتر نەیدەتوانی ڕوبەڕووی بوونەوەرەکە ببێتەوە. مارک دەستی بەسەردا دەگرێت و بوونەوەرەکە لەناو دەبات. لەو کاتەشی لە شەوی مونایتەوە دەبێتەوە مارک بۆی دەردەکەوێت کە خاڵخاڵۆکەکەی لانیە و لێ بڕبووتەوە. سوالکەرێک خاڵخاڵۆکەکە دەدۆزێتەوە و دەیداتەوە هارە و پاشان ستیڤن داوا لە مارک دەکات لاشەکەی بداتەوە، بەڵام مارک دەیەوێت ئەرکەکەی کۆتایی پێ بهێنێت، اینجا لاشەکەی بداتەوە. هەروەها ئێستا مارک کێشەیەکی تری هەیە، ئەویش ئەوەیە ئیدی ستیڤن دەیزانی هۆکاری کێشەکانی ژیانی چییە، هۆکاری ڕۆژنی لە خەودا، هۆکاری بێئاگاییەکەی، هەموو شتێک. پاشان باسی لەیلا دەکەن و مارک دەڵێت کۆنش و دەیەوێت لە بری من لەیلا بکاتە ئەڤەتاری خۆی، هەر بۆیە دەمویست لە لەیلا جیا ببمەوە تاکو بیپارێزم. لەو کاتەشدا کۆنش و دەردەکەوێت و بیری مارک دەخاتەوە کە ئەو کاتی ئەوی دۆزیەوە تەنیا لاشەیەک بوو، بۆیە نابێت ئەرکەکەی لەیاد بچێت. مارکیش سوێن دەخوات خاڵخاڵۆکەکە بدۆزێتەوە، بەڵام کۆنش و دەڵێت تازە درەنگە و ئێستا لای هارەوە، هەر بۆیە پێویستە پێش ئەو بچیت و گۆڕەکەی ئامێت بدۆزیەوە. ئەوەش واتە پێویستە بچنە وڵاتی میسر. بەم شێوەیە کۆتاییمان بە ڤیدیۆ یەکەمی زنجیرەکە هێنا. لە ڤیدیۆی داهاتوودا ئەڵلقەکانی دیکەی زنجیرەکەتان پێشکەش دەکەین. سپاس بۆ بینەربوونتان.